ڕۆژدا بۆ کوردانی بەریتانیا ئێستا بەبێ تۆز بەبێ خۆڵ و بەبێ وێرانکاری دەتوانی سیمای ماڵەکەت بگۆڕیت. کۆمپانیای ماس پلاس گەورەترین کۆگای پانێڵ و کەفپۆشی تورکی لە شاری بەرمینگهام کردەوە. بەرهەمە سەرەکیەکانمان ماربڵ شیت، شێوەی بەردی سروشتی 100% دژی ئاو، ڕاستەوخۆ لە سەرکاشی کۆن دادەنرێت. کەفپۆشی SPC و لامینیت زۆر بەهێز و دژی ئاو بە شێوازی کلیک و بێچی منتۆل لە چەند کاتژمێرێکدا دادەنرێت. پانێڵی ئاکۆستیک و تەرمەوە بۆ جوانی و کەمکردنەوەی دەنگ با چسپاندنێکی ئاسان. هەموو ئەم پانێڵانە با نسبەشی ئاسان و پاک بەبێ هیچ پیسکاریەک دیوارەکەدا دەپۆشێت. خزمەتگوزاریەکانمان فرۆشتنی تاک و کۆیە، وۆڵسێڵ بۆ نسابەکان و فرۆشتنی کۆنتێنەری بۆ پرۆژەکان. گەیاندنمان بۆ تەواوی شارەکانی بەریتانیا بەردەستە. ئەگەر گۆڕانکاری بۆ تۆ گرنگە ئێستا کاتێتی، چونکە لێرە باشترین کوالەتی و جوانترین دیزاین لە یەک شوێندا کۆکراونەتەوە. ماس پلاس، ستایلی نوێی ژیان بۆ پاک و خاوێنی.